ئاڵوگۆڕکردنی بەخشندەی پێویستە بەدوای دەرفەتەدا بگەڕێین بۆ خزمەتکردنی ئەو کەسانەی لە ڕووی ڕووحی و مادیەوە خزمەتیان کردوین. ئەمە بنەمایە لەو ڕووداوانەی سەرچاوەی گرتووە کە لە کەنیسەی ئەنتاکیا ڕوویاندا. پێکەوە ئایەتی 27 بەدواوە دەخوێنینەوە لە کتێبی کردار بەشی 11. لە ڕۆژانەدا هەندێک پێغەمبەر لە ئۆرشەلیمەوە هاتنە ئەنتاکیا. یەکێک لەوان ناوی ئاگابۆس بوو. هەستا و لە ڕێگای ڕووحی پیرۆزەوە پێشبینی کرد کە قاتووقڕیەکی گەورە هەموو جیهانی دەگرێتەوە. ئەوە لە سەردەمی کلۆدیۆسیش ڕوویدا. تێبینی دەکەین کە ئەم گروپە بە پێغەمبەران ناو دەبڕان. مانای پێغەمبەر لە تێگەیشتنی پەیمانی نوێدا کەسێکە کە توانیەکی زۆر تایبەت هەیە بە جۆرێک دەتوانین پێشبینی داهاتوو بکات. لەم دۆخەدا کە لەبەر دەستمانە ئەم کەسە پێشبینی هاتنی قاتووقڕی کرد، تاقی کردایەوە پێشبینیەکەی دێتە یان نە، بۆ ئەوەی دڵنیا ببنەوە ئەو بەڕاستی پێغەمبەرە یاخود نە. لە پەیمانی کۆن بەشێک هەیە لە کتێبی دواوتار کە گەڵی ئیسرائیل ئاگادار دەکاتەوە لەو کەسانەی بانگەشەی پێغەمبەرایەتی دەکەن لە کاتێکدا پێغەمبەری ڕاستەقینە نین. ئەمەش بابەتێکی زۆر جددیە، بۆیە هەر کەسێک بانگەشەی پێغەمبەرایەتی بکات دەیخەنە ژێر تاقیکردنەوە. ئەگەر ئەو شتە دەیڵێت بە وردەکاریەوە ڕوو نەدات، ئەوە ئەو کەسەی بڕیاری کوشتنی لەسەر دەدرێت. بابیر لەم بابەتە بکەینەوە ئەو کەسانەی لەم ڕۆژەدا بانگەشەی پێغەمبەرایەتی دەکەن و بیر لە سزاکەی پەیمانی کۆن بکەینەوە و بەسەر ئەو کەسانەدا بیسەپێنین کە بانگەشەی پێغەمبەرایەتی دەکەن پێشبینیەکیان نایەتە دی. ئاگابۆس بەڕاستی پێغەمبەر بوو چونکە پێشبینیەکەی هاتە دی، بەڵام پێشبینیەکەی هاتنی ڕووحی پیرۆز بوو. هەروەها وشەکانی لەلایەنی خوداوە بۆ دەهات. مێژوونووسی جوولەکە یوسفۆس ئاماژە بۆ ئەم بابەتە دەکات. ئاماژە بۆ ڕوودانی ئەو قاتووقۆڕیە کردووە کە ئاگابۆس پێشبینی کردبوو. ئەوەش دەزانین شاژن هیلانە یەکێک لەو شاژنانەی هەڵدەگیرێتەوە و دەبێت بە جوولەکە و گرنگیەکە زۆر دەدات بەم ڕووداوانەی لە دنیاوە ڕوویداوە. بەڵام بە دیاریکەوی گرنگیەکە زۆری دا بەو ڕووداوەی کە لە ئۆرشەلیم ڕوویدایە. بۆیە دەستی کرد بە کۆکردنەوەی ئەو خۆراکەکانەی لە هەمووی لەلایەکی دنیاوە بۆی دەنێنرا. تۆ و هەنجیری وشەکرا و مێژووی ئەمەمان بۆ دەگیرێتەوە و پێشبینیەکی بۆ هاتە دی. ڕەهەندێکی دیکە هەیە کە دەبێت لێبڕوانێن و سەرنجی بدەین. کێشەکە تەنها کەمی خۆراک نەبوو، بەڵکو کێشەکە ئەوەیە مەسیحیەکان پارەیان پێ نەبوو تا خۆراکی پێ بکڕن. کاتێک کەسێک لە ئۆرشەلیم دەبوو بە مەسیحی، هاوکاری لێ دەبرا. لە ڕژێمی جوولەکەکەوە کۆمەڵی باوەڕدار لە بەردەم ماندا خواردنیش بەدەستە، بەڵام فرۆشیارەکان چیان دەکرد؟ نرخەکەیان بەرز کردوتەوە. کۆمەڵی باوەڕدار لە بەردەم ماندا خواردنیش بەردەستیان هەبوو، بەڵام فرۆشیارەکان چیان دەکرد؟ نرخیان بەرز کردوتەوە. بەڕادەیەکی ئەستەم بێت و باوەڕداران لە توانەیاندا بێت خواردن بکڕن. لەبەر ئەمە کەنیسەی ئەنتاکیا کاردانەوەی بەرامبەر بەم دۆخە هەبوو و پارەی بۆ باوەڕدارانی ئۆرشەلیم نارد، پارەیەک لە پێیناوی ئەوان بتوانین خۆراکی پێ بکڕن. دەربارەی ئەمە دەخوێنینەوە وەک دەرئەنجامی پێشبینیەکە. بەردەوام دەبین لە خوێندنەوەی لە کتێبی کردار بەشی 11 ئایەتی 29. بۆیە قوتابیەکان بڕیاریاندا لێرە مەبەستی باوەڕدارانەی سەرەتا بەم شێوەیە ئاماژە بە باوەڕداریان دەکرد، بە تایبەتی ئەو باوەڕدارەی ناجوولەکەکەوە لە ئاو ناو دەبڕان. بۆیە قوتابیەکان بڕیاریان دا هەریەکە بگوێڕێت توانی خۆی یارمەتی بنێرێت بۆ ئەو خوشکوبرایانەی لە یەهودیا دەژین، چونکە ئەو باوەڕدارانەی جوولەکان قاتووقڕیەکەیان کارگێری لەسەر هەبوو و پێویستیان بە هاوکاری هەبوو. پێویستیان بە پارە بوو بۆ کڕینی قوتی ژیانیان. بەردەوام دەبین لە خوێندنەوەی ئایەتەکەی ئینجا ئامادە کرد و لە ڕێگەی بەرناباس و شاولەوە یارمەتیەکیان بۆ پێڕانی یەهودیە نارد. ئەوانەی خواردنیان بۆ ناردنی بەڵک و پیاوانەی نارد بۆ ئەوەی
باوەڕداری خۆراکی پێ بکرین. ئەمە نمونەیەکە بۆ ئاڵوگۆڕکردنی بەخشندەی. باوەڕدار ناجوولەکانی ئەنتاکیا کە دەکەیتەوە سووریاوە، ئەوان درکیان بەوە کردبوو ئنجیل لە ڕێگەی ئەو کەسانەوە پێیان گەیشتووە کە لە ئۆرشەلیمەوە هاتوون و پەیامی ئینجیلیان بەوان بەخشیوە. لەبەر ئەمە دڵخۆش بوون کە دەرفەت ڕخسراوە تاکیان لەگەڵدا بکەنەوە. ئەمەش بنەمایەکە کە ئەمڕۆ لێی دەکۆڵینەوە. پێویستە بە دوای دەرفەتدا بگەڕێن بۆ خزمەتکردنی ئەو کەسانەی لە ڕووی ڕووحەی و مادیەوە خزمەتیان کردوین. باوەڕدارانی ئەنتاکیا دەرف هاتە پێشیان تاکە بەرامبەر ئەو کەسانە بکەن کە لە ئۆرشەلیم دەیانلان و نەیدەتوانی بژێوی خۆیان پەیا بکەن. لێرەدا ئاڵوگۆری بەخشانبەری ئوتاکە هەیە. ئەم قاتووقریە ماوەیەکی زۆری خایەن. کاریگەرێشەکانی بە توانای زیاتر لەسەر ئۆرشەلیم و جوولەکەکانی بوو. جوولەکەکە باوەڕدەکانی بەدیاری کرد. چونکە ئەو کۆمەڵگایە هەر خۆی لە بنەرەتی کۆمەڵیەکدا جوولەکە بوو و هەموو ئەوانەی بوون بە باوەڕدار لەو ناوچەیە جوولەکە بوونە. بۆیە لێرەدا جوولەکە باوەڕدەکاران هاوکاری داراییان لێبرد. تەنانەت پۆلیسیش گەشە مزگەێنەیەکی خۆی بەم چەندە دێرە کۆتایی پێدێنێت لە پەیامێکدا بۆ گەڵی ڕۆم دەربارەی ئاڵوگۆری بەخشیندەی. بەڵام ئێستا دەچمە ئۆرشەلیم تاکو خزمەتی گەڵی پیرۆز خودا بکەم. لەبیرمان بێت ئەو هانووەکە وا لە گەشتی مێزگێندان و بانگەوازە و ئەم دێرانەی بۆ گەڵی ڕۆما دەنووسێتەوە. باوەڕدانی مەکدۆنی و ئەخایا پێیان خۆش بوو هەندێک بەخشین بۆ هەژاران لە نێوگەڵی پیرۆزی خودا لە ئۆرشەلیم کۆبکەنەوە، چونکە باوەڕداران هێشتا دەیانڵات. بۆیە یەکێک لە ئامانجەکانی پۆلس ئەوەیە لە کەنیسەیەکەوە بەرەو کەنیسەیەکی دی بچێت بۆ کۆکردنەوەی پارە و ناردنی بۆ ئۆرشەلیم بۆ ئەوەی پێداویستیەکانی پێپڕ بکەنەوە، بە تایبەت هەژارەکان. ئەوان بخۆشیەوە بڕیاریاندا لە ڕاستیشدا ئەمە ئەرکێکی بۆ لەسەریان. لێرەدا دەڵێت باوەڕدارانی ناجوولەکەکان لەوە تێگەیشتون کە بەهۆی ئەو نێردراوانەی لە ئۆرشەلیم بوون باوەڕیان هێناوە، چونکە پەیامی ڕزگاری لە ئۆرشەلیم سەری هەڵداوە. کۆی بابەتەکە لە دابەزێنی ڕوحی پیرۆزەوە دەستی پێکرد. سەرەتا مزگەێنی لە ئۆرشەلیم ئەوسا جەلەک و سامیرا تا ئەو سەری دونیا. هاوشێوەی ئەنتاکیا بەردەوام دەبین. ئەوان بخۆشیەوە بڕیاریاندا لە ڕاستیشدا ئەمە ئەرکێکە بۆ لەسەریان، چونکە باوەڕداران جوولەکەکان بەرەکەتی ڕوحیان پێشکەش بە ناجوولەکان کردبوو. لێرەدا بەبەستی پەیامی ڕزگاریە کە لە باوەڕدارانی ئۆرشەلیمەوە پێیان گەیشتبوو. ئەرکێک بوو لەسەریان، ئەرکە لەسەر باوەڕداران ناجوولەکەکان. لەبەر ئەوە ئەرکی باوەڕداران ناجوولەکانە کە بە شتە مادیەکان یارمەتی باوەڕدارانی جوولەکەکان بدەن. کاتێک ئەم وشانە دەخوێنینەوە، یەک دوو وشە سەرنجمان ڕادەکەیشت. بخۆشیەوە لەگەڵ ئەرکێک بوو چۆن ئەم دوو وشە بەیەکەوە گرێ بدەین. بابەتەکە پێویستی بە ناچاکردنش بوو. پۆلس وشەی ئەرک لەسەریان بەکاردەهێنێت. لە کاتێکدا پۆلس کە پەیامی بۆ گەڵی کۆرنتۆس دەنووسێت ئەم وشانە بەکاردەهێنێت. با هەر یەکە ئەوەندەی لەسەر دڵیەتی بیدات. هاوشێوەی ئەو باوەڕدارانەی لە ئەنتاکیا بوون با هەر یەکێک ئەوەندەی لەسەر دڵیەتی بدات، نەک بە دڵتەنگی و ناچاری، چونکە ئەوە بە دڵخۆشیەوە ببەخشێت خودا خۆی دەیوێت. چۆن دەتوانم بخۆشیەوە ببەخشم لە هەمان کاتدا هەست بە ئەرک و ئیلتیزامیش بکەم؟ هەمان پرسیار دەتوانین ئاراستەی پیاوەکان بکەین. چۆن دەتوانی بەڕاستی خێزانەکەت خۆش بوێت لە هەموو دڵەوە و بەخشیەوە لە هەمان کاتدا؟ وەک ئەرکێکیش ئەمە بکەیتە ئەم دوو تەمکە لە چەندین ڕووەوە وا بەستاوە ژیانمان. پابەندی لە هەمان کاتدا بەخۆشی و سوپاسەوە. پۆلیس ئەمە لە پەیامێکی بۆ گەڵی ڕۆما ڕوون دەکاتەوە. من قەرزاری داناوی یۆنانی و بەربەریم بۆیە بە ڕۆژم نەزانم زگێنی بدەمەوە. ئێوەی دانیشتوانی ڕۆما وشەی بە پەرۆش مانکانی خۆشی و بەزەیی و دەرفەت بیکەوە کۆ دەکاتەوە. بۆیە بە پەرۆشم مزگێنی دەدەم. ئێوەم دانیشتوانی ڕۆما لێرەدا
ئەمانە کۆ دەبنەوە بەرپرسیارەتی بە پابەندێتی و خۆشی و پەرۆشی هەموو ئەمانە بەرامبەرە بە لە ئارابوونی دەرفەتی ڕزگار. دێینە سەر پرسیارەکەمان بۆ تەفکیرکردن و جێبەجێکردن. بۆچی باوەڕدارێکی زۆر هەن بەخشی ڕووحی و مادی وەردەگرن، بەڵام زۆربەی کات شکست دەهێنن لە گەڕاندنەوەی چاک و بەخشینی پرسیارێکی شەخسیە بۆ هەر یەکێک لە ئێمە و دەبێت بە تەنیا وەڵامی بدەینەوە دنیا پڕ لەو کەسانەی کە وەردەگرن، تەنانەت باوەڕدارانیش، بەڵام نابەخشن. خودا دەفەرموێت ئێمە ئەرکێکمان لەسەرە بە خۆشحاڵیەوە ببەخشین لە بەرامبەری ئەوەی وەردەگرین بە تایبەتی شتە مادیەکان دەبەخشین بۆ ئەو کەسانەی کە ژیانمان بەرەکەتدار دەکەن، خزمەتیان پێدەگەین. ئەمە پرسیارێکی زۆر گرنگە، بەڵام بۆچی باوەڕداران لە بەرامبەر ئەو شتەی وەریان گرتووە هیچ نابەخشم؟ بۆچی ئاڵوگۆڕی بەخشین ناکرێت یەکەم؟ هەر یەکێک لە ئێمە دەبێت مامەڵە لەگەڵ خۆپەرستیەکانی ناخی خۆیدا بکات. ئەگەر باوەڕداریش بێت، ئەمە تەحەدیایەکە لە ژیانی یەک بە یەکەمان. دەبێت بەرەنگاری ئەو بیرۆیەکەیە ببینەوە کە پێمان وایە جیهان بە دەوری ئێمەدا دەسوورێتەوە. ئەیسا دەیەوێت کار لەسەر ئەمە بکات و ناخی ئێمە بگۆڕێت، بەڵام بۆ زۆرێک لە باوەڕداران بابەتەکە پەیوەندی بە نەبوونی پەروەردەی ئاینیە هەیە، تەنانەت بێریشی لێ ناکەوێنەوە. ئێمە لێی تێیان دەگەین. لەبەر ئەمە گرنگە ئەم نمونە نایابانەی کتێبی پیرۆز لە بەردەمماندا بن کە یارمەتیمان دەدەن ئەم بنەمایە جێبەجێ بکەین و بەکاری بهێنین. خودا چەندە ژیانی من مبارەک دەکات و لە بەرامبەردا من چەند ژیانی ئەوانی دیکە مبارەک دەکەم. تا چەندە من ئەمە وەک پابەندێک دەبینم لە ناخی خۆمدا، وەک دەرفەتێک لێی دەڕوانم. چەندە بیر لە چاکە و خزمەتەکانی ئەوانی دیکە دەکەمەوە لە ژیانمدا و چەندە گۆڕانیەکان هەروەها من چەندە ئەگەڕێمەوە و مبارەکیان دەکەمەوە بۆ بەخشینەکانی تا چەند ئەمەیان لە پێشکێشەکانی جیهانی منداڵ. بنەماکە دووبارە دەکەینەوە. پێویستە بە دوای دەرفەتدا بگەڕین بۆ خزمەتکردنی ئەو کەسانەی لە ڕووی ڕووحی و مادیەوە خزمەتیان کردوون.